چاوی ئەو ژیانم مات و بێڕەنگە پێزا بەسەر دەمارمە ڕژاوە چی فەوزایەک بنێمەوە بە پۆستێکی فەیک و درۆ غەیرەتی بژێنمەوە بنووسم یارم گۆڕیوە با مێشکی شۆک بکە تا لەولود بەرزیە دابەزێ و ڕوو لە حەزورم بکە ساعات مۆڵەتە تا دەست بخاتە دەستم ئەڵقەی وەفا و حەڵاڵیە بێتاکانۆ بەستم ببین بە حەڵاڵی یەکتر قەدەر بمان باتە پێش ببڕێتەوە ئەم تۆرانەوە